لە ڕاستیە من بۆ یەکەم جار ناچارم بۆ بەرژەوەندی گشتی وشەیەک بەکاربێنم کە نابێت بۆ ناو ئەدەب و ڕۆژنامەوانی و کۆڕ و کۆمەڵی ئاشکرا و سیاسی خۆشم هەر پێم خۆش نییە وشەی ناشرین لە هیچ شوێنێکا بەکاربێنم بەڵام بەرژەوەندی گشتی وا لە من ئەخوازەیە کە ناچارم ئەکا وشەیەک بەکاربێنم کە بێگومان ڕۆشنبیرەکان و هوشیارەکان ئەزانن بۆچی بەکاری دێنم من بۆ یەکەم جار ئەڵێم وە پێویستە هەموو نەتەوەی کورد و هەموو خەڵکی کوردستانیش بەڕای من ئەم وشەیە بەکاربێنێ بۆ ڕیفرەندۆمی 2017 ئەوەی کە تۆ باسیەکەیت و هەموو کورد پێی ئاشنایە من پێی ناڵێم ڕیفرەندۆم پێویستە پێی بڵێن ڕێفرانگوو لەبەرچی ئەم وشەیە جوان نییە بۆ ئەدەب و بۆ بەردەمی کامێرا و میلەت بەڵام ڕێفرەندۆمێک هەموو سەر زەوی کە هەموو گۆی زەوی بە دۆست و دوژمنەوە بە دەسەڵاتدار و بێدەسەڵاتەوە بەهێز و بێهێزەوە بڵێ کاکە ئەم ڕیفرەندۆمە مەکە باشترت بۆ ئەەکەین 2 ساڵ خۆت ڕاگرە نامەیەکی تێلەرسنی وەزیری دەرەوەی ئەمریکات بۆ بێ خۆی پێت بڵێ ئەمە مەکە تۆ بچی ئەو ڕیفرەندۆمە بکەی ئەمە ڕێفرانگووەکەی بەرزانیە بۆچی واڵم لەدا خەواڵم لە 46ەوە ئەم بنەماڵەیە هەر شوێنێک دەرفەتێکی تیابێ بۆ ئەوەی کورد مەترێک بستێک بچێتە پێشەوە ئەمانە شەقێک لە لوتی کورد هەڵەدەن 100 هەنگاوی بنەوە بۆ دواوە 5 ساڵ تێپەڕیوە بەسەر ئەمە تازە بنەماڵەی بەرزانی ئاهەنگی بۆ ئەکەن کە ڕیفرەندۆمەکەیان چەند گەورە بووە ناحەقمەوە بڵێم باشە کاکە ڕووناکبیرێک میلەتێک دەوڵەتێک حکوومەتێک ئەنجومەنی ئاسایشێکەیە لەسەر زەوی یەک ئەنجومەنی ئاسایشەیە لەسەر زەوی یەک نەتەوە یەکگرتوەکانەیە لەسەر زەوی یەک ئەوروپایی هاوبەشەیە ئەمە وەکو 3 دەستگای جیهانی ئیتر ئەمە باشن خراپن ڕاستن درۆن ئەمە هەیە لەسەر زەوی جگە لە دەوڵەتەکان تاک وەکو ئەمریکا و ئەوروپا و چین و رووسیا و ئەمانە من تێناگەم باشە من لە بەرزانی تێگەم بەرزانی کارەکەی ئەوەیە کە نێڵێ کورد ببێ بە هیچ ئەوە من دەمێکە لەوە تێگەیشتوم 70 شایەت خەڵک شایەتێک بە ئەگرێ دوو من 70 شایەتم هەیە لە هەولێر پێش هەموو کەس لە هەولێر لە سمینارێکی گەورا و تومە ئەم ڕیفرەندۆمە کارەساتە دەوڵەت وا دروست ناکرێ وڵات وا ڕزگار ناکرێ ئەمە شایەتێک نا 70مان هەیە لە هەولێر پێش هەموو کەس ڕیفرەندۆم بۆچی کرا ڕیفرەندۆم یەکلایەنە نەبوو تاکلایەنە نەبوو مەسعود نەبوو ڕیفرەندۆم تورکیا بوو ئەردۆغان بوو کۆمەلگای نێودەوڵەتی ڕێگەی بە کووردا بوو چوو بوو ناو ناوچانە کەرکووک و خانەقین و شنگار و هەتا نزیکی مەندەلیش هەموو ئەم ناوچانە باش بوو زۆریش باش بوون هەلومەرجێکی تازە بوو ئەمە ئەردۆغانی شێت کرد بوو ئەمە دوژمنانی کوردی شێت کرد بوو شتێکی تر هەیە کە گرنگە بیڵێم خەڵکی تێناگا بۆچی باشووری کوردستان بۆگەن بووە بۆچی باشووری کوردستان وێران بووە بۆچی باشووری کوردستان پڕ لە دوژمنە بۆچی ئەمە خەڵکی ڕەنگە بیری لێ نەکردبێتەوە من باش بیرم لێ کردێتەوە باشووری کوردستان لە 91 و لە 2003 کە ڕاپەڕینی یەکەم بوو دوایی 2003 سەدام حوسێن و ڕژێمەکەی ڕووخان سەرکەوتنێکی گەورە لەسەر ئاستی جیهان بۆ هەموو کوردستانی گەورە هاتە پێشەوە عێراق و ئێران و تورکیا و سووریا و قەتەر و ئەو کاتە سعودیەی ئەو کاتە کە دەزوەردانیە کرد لە دنیا پاکستان و هەموو تیرۆریستەکانی جیهان لەگەڵ هەموو ئەوانەی کە هاوبەرژەوەندن لەگەڵ داگیرکەران و لەگەڵ ئەوانە هەموو سەیریان کرد کورد سەرکەوتنێکی گەورە لە بەردەمێتی وە سەرکەوتنێکی گەورەی بەدەستێناوە ئەم نەتەوەیە بۆیە تێکڕا تەون و جاڵجاڵۆکە و هەرچیان هەبوو خستیانەگەڕ بە دام و دەستگا جاسووسیەکانەوە بە پارەیەکی زۆرەوە قەتەر تورکیا ئیخوانی سەلەفی بەرزانی تێکڕا لەگەڵ ئەو دەوڵەتانە کەوتنە بۆ گەن پێکردنی باشووری کوردستان هەمومان
بەقەدەر خۆمان وەکو تاک وەکو حیزب وەکو پارچە وەکو ڕووناکبیران وەکو هەموو دام و دەستگاکانی مەدەنی و چوزانم NGO هەموو کەسەکان بەرامبەر بە مانەوە و بەرامبەر بە تاوانەکانی بنەماڵی بەرزانی تاوانیان هەیە بەقەدەر خۆیان ئەوان کارەکەیان ئەمەیە کە نابێنێتەوەی کورد ببێ بە هیچ اینجا ناویان چییە؟ ناویان حیزبە، ناویان ڕێکخراوە، ناویان سەرۆکە، ناویان دڵسۆزە، ناویان ڕووناکبیرە، ناویان هەرچیەکە ئەو ناوانە لای من نەخوا. ئێستا ئەگەر بەرزانی بڵێ ماست سپیە کە هەموو دنیا ئەزانێ ماست سپیە من ئەڵێم نەخێر ئیلا ئەم کابرایە کە ئەڵێ ماست سپیە شتێکی تایە یعنی ئاسایی نییە. بۆیە برادری لی پرسیم وتی تۆ چۆن زانیت کە ڕیفراندۆم خراپە؟ وتم هیچ پێویست بە زانست بە لۆجیک بە عەقڵ بە تەجروبە بە ئەزمون بە هیچ بەوە پێویست ناکە. ئەگەر بەرزانی وتی ڕیفراندۆم باشە یعنی خراپە یعنی شتێکی تایە. ئەگەر وتی ماست سپیە بزانە سپی نییە ئەبێ ڕەش بێت. ئەمە زانستی ناوێت چونکە ئەوان ڕۆژێک نییە، ساڵێک نییە، تەجروبەیەک نییە، کارێک نییە، هەڵوێستێک نییە، هەمووی تێکڕا هەڵوێستەکانیان دژینەتەوەی کووردە. ئەمە خۆی گەورەترین بابەتە کە تۆ ئەبێ لی تێ بگەی. پارتی خێڵە، خێڵ نیشتیمانی نییە، خێڵ نەتەوەی نییە. زۆر ڕووناکبیر و نووسەر و ئەوانەش کەوتورن تام هەڵەیەوە کوردایەتیەکەی ماڵی بەرزانی. ئەمە هەڵەیە کوردایەتی چی؟ ماڵی بەرزانی بۆ کوردایەتیەکەن. ئەوان خێڵن. خێڵ نیشتیمانەکەی چەند گوندێکە، چەند دەربەنێک و دۆڵێکە. خێڵ نەتەوەکەی خێڵە، لە جیاتی نەتەوە خێڵی هەیە. لەبەرەوە ماڵی بەرزانی نەکوردن نەکوردایەتیان کردووە. ڕەنگە وەکو توخم وەکو خوێن کورد بن، ئەمە شتێکی ترە. بەڵام وەکو کار و بار و ئاوات و ئامانج و بیر و باوەڕەوانە کورد نین. چونکە کورد تەنها ئەوە نییە کە تۆ توخمەکەت کورد بێ یا بە کوردی قسە بکەیت، ئەوە نییە. بۆیە ماڵی بەرزانی نەمیلیگەران نەنەتەوە کاری نەتەوەی یەکەن، نەکاریان بە سنووری کوردستان و ژمارەی کورد و نەتەوەی کورد و خاکی کوردستان و ئەمە خەڵکە نەزانەکان واتێگەن. هیچ پەیوەندیان بە کورد و کوردستان نییە. جینۆسایدی چوزانم یەزدیە بێ لای ئەوان هیچ نییە. یان لای ماڵی بەرزانی نەتەوەی کورد و یەزیدی و چوزانمەوانە وەکو مێش و مەگەز و مێر و لەو شت سەیرەکەن. جار ڕۆژە بۆ زمانە بۆ خەڵنەی وێراوە قسە بکە. من هاتووم لە هەموو قسەکان تونتریشم کردووە. بە ئاشکراوتم بەرزانی لە باشووری کوردستانە بۆ خیانەت، پەکەکە لە باشووری کوردستانە بۆ خەبات. هەتا پەکەکە خۆی ئەمەی نەوتووە. پەکەکەیەکم بۆ بێنە خۆی ئاوا بە ئاشکرا ئەمەی وتبێ. بەڵام مەسەلەکە لەکوێیە؟ مەسەلەکە لەوەیە بەڵێ ئەمە هێڵێکی جیاوازە، هێڵێکی نیشتیمان پەروەرە، هێڵێکی نەتەوە پەروەرە. ئەگەرچی من لەگەڵەوە نیم زۆر جار دەوڵەتی نەتەوەی باوی نەماوە، خۆسوید دەوڵەتی نەتەوەیە، فەرەنسا دەوڵەتی نەتەوەیە، ئەڵمانیا دەوڵەتی نەتەوەیە. ئەوانە لووتکەی دەوڵەتە پێشکەوتووەکانی دنیان لە ڕووی ئابووری، لە ئازادی تاک، لە ماف، لە هەموو شتێ. لەبەرەوە ئەوانە پیاچوونەوەی پێویستە. من زۆر لەگەڵەوە بابەتانە نیم. بە هەر حاڵ ئەوە پێویست ناکە ئێمە باسی بکەین، چکە لە کردەوە ئەوە ڕۆژاوای کوردستانە، ئەوە پارچەکانی تری کوردستانە، ئەوە خەباتی پەکەکەیە لە شوێنەکانی تر خەباتێکی نیشتیمانی و نەتەوەی و ئینسانی جوانە. بێگومان هێڵێکی جیاوازە بەراورد ناکرێت لەگەڵ هێڵی بەرزانی. ئەم دوو هێڵە دژبەیەکن و پێچەوانەی یەکترن و هەوڵ بۆ نەمانی یەکتریش ئەدەن. ڕەنگە هەردوو هێڵەکە بە تا ڕادەیەک حەقی خۆیان بێ، هەر کەس دژێویتر بێ. یعنی هێڵەکەی بەرزانی حەقی خۆیەتی دژی هێڵەکەی پەکەکە و ئۆجەلان بێ، چونکە دوو هێڵی زۆر پێچەوانە و زۆر جیاوازن و جیهانبینیان جیاوازە و هەر کەس هەوڵەدا ئەو هێڵی تر نەمێنێ. بێگومان من لەگەڵ هێڵی پەکەکەم کە هێڵی بەرزانی نەمێنێ، بەڵام مەبەستم ئەوەیە ئەم دوو هێڵە هەردووچان دژی یەکترن و بێگومان ئەو هێڵەی پەکەکەژە بێ سەرکەوتن بەدەستبێنێ بە جۆرەی لۆجیک و زانست. بەڵام زۆر جار کۆمەڵێک فاکتەر دێنە پێشەوە، هێڵی ڕاست، هێڵی باش، هێڵی پاک تێکەشکەیە یا سەرکەوتن بەدەستنایەنێ، چکە هێزی گەورەی جیهانی مخابرات و پارە و تەکنۆلۆژیاوەمانە ئێمڕۆ دنیا ئەسوڕێنێ. بەڵام ئێمە ناچارین هەر لەگەڵ هێڵە ڕاستەکە، هێڵی مرۆڤ سەنتەری، هێڵی نیشتیمان سەنتەری، هێڵی کوردایەتی، هێڵی کوردستانی بوون، ناچارین لەگەڵ ئەو هێڵە بین، چکە خۆمان واین. ڕیفرەندۆم تەڵەیەک بوو، خمخۆرکێک بوو
پیلانێک بوو لە دژینەتەوەی کورد کە هی ئەردۆغانە ئەمەش من لە پێش ئەنجامدانی ڕیفراندۆم ئەمە وتووە 2 ساڵ لە دوای ئەوە ئێهود یعری گەورە مستەشاری دەوڵەتی ئیسرائیل ئەڵێ ئێمە زانیاریمان هەیە کە ئەردۆغان ئەو ڕیفراندۆمەی بە بەرزانی کردووە 2 ساڵ دوای من بە شەرتێ من زانیاریم نەبوو بەس لێکدانەوە بوو بەڵام ئێهود یعری ئەڵێ ئێمە زانیاریمان هەیە کە ئەوە کاری ئەردۆغان بوو بەڕاستی ئەزانی خۆی ڕیفراندۆم سەنگەرێکە ڕیفراندۆم چەکێکە ڕیفراندۆم شێوەیەکی خەباتە ڕیفراندۆم ڕێگایەکی خەباتە ئەمە ڕاستە بەڵام وەکو وایە تۆ تفەنگێکت پێەیە 2 فیشێکی تایە فیشەکێکی تایە چۆنی تەقێنی لەکەی ئای تەقێنی وانە تۆ بێ 100% دڵنیابیت لەوە کە جێی خۆیەگرێ ئەنج ئەو فیشەکە بتەقێنی بدەی لەو نیشانە بۆیە ڕیفراندۆم خەباتی نەتەوەی کوردی بۆ 50 ساڵ بردەوە بۆ دواوە ناوچە استراتیجیەکانی کوردستان کە خەباتی لەسەر ئەکرا و کێشەی لەسەر هەبوو خۆ ئێمە لە باشووری کوردستان کێشەمان لەسەر هەولێر و دهۆک و کە سلێمانی نییە یعنی 100 ساڵیشە بێ ئینگلیزەکانی ژیانوت کە هەولێر و سلێمانی و دهۆک کێشە نییە بۆ ئێوە کێشە لە دروستکردنی دەوڵەتی عێراق و سایکس بیکۆوە لە 1940 و پێشتریش کە شەڕی جیهانی یەکەم دەسی پێ نەکرد بوو لە ناو نەخشەی ئەو کاتەی سایکس بیکۆوە هەبوو کە کەرکووک و خانەقین و شنگار و مەندەلی و ئەو ناوچانە نابێ کورد باسی بکە ئێمە کێشەمان لەسەرەوە بووە تۆ 50 ساڵ 100 ساڵ خەبات بکەی بۆ ئەمە بە یەک گوشەی بەرزانی کە پەنجەی بەرزە کردەوە من حسابی ئەوەندە بۆ کەس ناکەم سەرۆک چۆن حساب بۆ خەڵناکە سەرۆکێک ڕاستی سەرۆک بێ حساب بۆ هەموو شتێکی بچووک و گەوراکە بۆ مناڵێکی شەکە بۆ ڕووداوێکی بچکۆلەشەکە ئەوە سەرۆکە بەڵام سەرۆکێک بڵێ من حساب بۆ هەموو گۆی زەوی ناکەم ئافرم بۆ ئەو سەرۆکە ئافرم بۆ ئەو گەمژانەی ئەمە بە سەرۆکە زانن ئافرم بۆ ئەو گەمژانەی هاوپەیمانێتی لەگەڵ ئەماکەن ئێستا خۆ من بۆچی لە یەکێتی بێزار معاجزم باشە یەکێتی یا گۆڕان یا حیزبەکانی تر ئێوە هاوپەیمانێتی و حکومەتدانان و هەڵبژاردن و نازانم چی لەگەڵ کێکەن لەگەڵ کێیکەن لەگەڵ پارتی ناناسن زۆر باشە پارتی دوێنێ هاتوۆتان نەیناسی پارتی یەک کاری بچکۆلەی کردو تا تۆ نەیناسی پارتی 100 تەجروبەی هەیە نزیکە 70 ساڵە ئەمە خەریکی ئەم کارن کەواتە کێ گەمژەیە ماڵی بەرزانی گەمژە نییە ئەوانە گەمژەن کە ماڵی بەرزانی ناناسن